شێرپەنجەی مەمکێکێکە لە هەرە بابەتە گرنگەکان کاتێ باسی تەندروستی خانمانەکەین و شتێکە لەوانەیە کە هەموو خانمێکە بێ گرنگی پێ بدات و لە کاتێکی دیاریکراوی تەمەنیەوە بێ دەستکە بە پشکنین و بە گرنگی دامەم بابەتە چونکە ئەگەری مەترسی توژبوومە شێرپەنجەی مەمک زێ ئاکات بۆ باسکردنی زیاتر ئێمە بەڕێز دکتۆرە کەنارمان لەگەڵ پسپۆری نەخۆشیەکانی مەمک بەخێبێ دکتۆرە بەیانی تۆش باش دکتۆرە کاتێ باسی شێرپەنجەی مەمکەکەین بێگوماوانگی دە لە هەموو جیانە تەرخان کراوە بۆ هۆشارکردنەوەی خانمان بەرامبەر بە شێرپەنجەی مەمک کاتێککە باسی شێرپەنجاکەین یەکەم شتکەی بە مێشکمانە گرەی مەمکە بێجگە لە گرێ چ نیشانەیەکی تر هەیە کە نیشانەیە بۆ ئەوەی کە خانمەکە گرفتێکی لە مەمکە هەبێ و ڕەنگە توی شێرپەنجە بوو بۆ پێویست بکە زوو سەرنجی بات دەستخۆش وەکو باست کرد گرنگترین نیشانە و دیارترینیان بوونی گرێ لە مەمکەکەیە بەڵام هەنێ نیشانەی ترمان هەیە بۆ نمونە بەناوچوونی پێستەکە لەو بەشەی مەمکە یاخود مەمکی ئەچێت بەناوەوە و دەردراوێکی ناتەبیعی هەیە بە تایبەتی ئەگەر خوێنیان ڕەنگێکی بێڕەنگ بێت یاخود بوونی خوێن لە سەرگۆکۆک و باسمان کرد یان هەنێ حاڵەت هەیە بوونی گرێکە شەرت نییە تەنها لە مەمکەکەیە هەبێ بوونی گرێ لە بنباڵ و هەستکردن بەگرێ لە بنباڵایەکێکە لە نیشانەکانی شێرپەنجەی مەمک و هەنێ نیشانەی ترمان هەیە کە خانمەکە خۆی زووتر هەستی پێەکا بۆ نمونە لە کاتێکا کە هەست بە گرێک ئەکات ئەتوانێت کە تەکیت پشکنین بە خۆی ئەکا یەکسەر کە بەرامبەر ئاوێنەیەک ئەوەستێ دەست بەرز ئەکاتەوە هەستەکات پێستەکە ناتەبیعیە بۆ نمونە وەکو توێکڵی پرتەقاڵ ڕق ئەبێ و کونکون ئەبێت یاخود بەشێکی مەمکەکە بە تایبەتی لە کاتی جوڵەیە لە کاتی دەست بەرزکردنەوەی هەستەکات ئەو شوێنە چاڵ ئەبێ یاخود سووربوونەوەی پێستەکە و ڕنگی گۆڕانی پێستەکە یاخود بوونی برین لەسەر گۆی مەمک ئەمە بوونی برین لەسەر گۆی مەمک زۆربەی جار هەست بە گرێ ناکە تەنها بوونی گرێیەکە کە لێوە دەست پێەکە ئەمە زۆر خانمان ئەبێ ئاگیان لێبێ زۆربەی جار خانمەکان بە بوونی حساسیت یان وشکبوونەوەی پێستەکە لێیان تێکەچێت بەڵێ و مەرجیش نییە کە خانمێک شێرپەنجەی هەبوو یاخود نەخۆشیێکی هەبوو لە مەمکە هەموو نیشانەکان پێکەوە بێت ڕەنگە تەنها یەک نیشانەیە بێ ڕۆکو باست کرد کە ئەگەر سووربوونەوە و یاخود خوران و بریناربوونی گوۆی مەمک بێت یاخود شوێنێکی پێستەکی وا هەست بکە کە هەمە شتێکە پەیوەندی بە هەستارێک یا شتێکەوە هەیە بەتەکیید شەرت نییە هەمویان دێک يعني ليك خانمە دەرکەون بەڵێ دکتۆرە بێگومان پشکنینی خۆی وەکو باس دەکرێتێکە لە ڕێگە چارە باشەکان کە هەموو خانمەگەمانانە پشکنین بە خۆی کە ئەمە پێشتر زۆر باسمان کردووە بەڵام بێگومان ئەزانین کە پشکنین لە لای پزیشک گرنگێکی تایبەتی خۆی هەیە و خانمان لە چ کاتێکا پێویستەکە کە سەردانی پزیشک بکەن و ئایا لە تەمەنێکەوە بەبێ بوونی نیشانەش پێویستەکە کە خانمەکە سەردانی پزیشک بکە یاخود چ پشکنینێکی تایبەت هەیە بتوانێت بیکات بەڵێ ئێمە هەموو خانمێک لە سەر و 40 ساڵەوە کە گەیشتە تەمەنی 40 ساڵ بەبێ بوونی هیچ نیشانەیەک پێویست دەکات کە سەردانی پزیشک بکە پاش پشکنین قەراری بۆ ئۆیرێت کە ئایا ئەم خانمە چ فەحسێکی تر بکە بۆ نمونە سۆنەر بێ ئەشیعەی مەمک بێ یان جاری وایە پێویست بە ئەشیعەی مگناتیسی ئەکات واتە لە دوای 40 ساڵەوە بەبێ بوونی هیچ نیشانەیەک هەموو خانمێک پێویست دەکات پشکنینی پزیشکی بکە بەڵام بەداخەوە یعنی ئێستا ئێمە ئەم 2 ساڵی ئەخیر ڕێژەیەکی زۆر هەڵچوونمان هەیە لە تەمەنی کۆتایی 35ەوە یعنی وا هەستەکەین ڕێژەی نەخۆشیەکە بەپێی تەمەندا بەزیوە بەڵێ یعنی ئێستا ئێمە ڕێژێکی زۆر ساڵانە لەسەر 35ەوە تەشخیصمان هەیە لەبەرەوە ئێمە ئێستا يعني حەزەکەین خانمان لە دوای 35ەوە دەست بە پشکنین بکەن بە تایبەتی ئەگەر لە کەسوکاریانە لە بۆ ماوەیە هەست بکەن نەخۆشیەکەیان هەیە یاخود بە هەر هۆکارێک بێ خانمەکە هیچ مناڵی نەبووە ئایا زەواجی نەکردووە ئایا مناڵی نەبووە بە تایبەتتر ئەگەر مناڵی نەبوو بێ عیلاجی هۆرمۆنی زۆر بەکارهێنا بێ بۆ مناڵبوون ئەفو بۆ ڕێگریکردن و بۆ ئەوەی کە مناڵیشی ببێت بەڵێ خانمێکی زۆرمان هەیە بۆ نمونە 5-6 ساڵ 10 ساڵ مناڵی نەبوو عیلاجی بەردەوامی بەکارهێنەوە ئێمە ناتوانین بڵێن عیلاج بەکارمهێنە لە بەرەوەی ئەو پێویستی پێ بۆ مناڵبوونەکەی بەڵام وا باشترە کە پشکنینی مەمکەکەی پێش بخا لە چاوت ئافرەتێکە کە هیچ عیلاجی وەرنەگرت بێ بەڵێ دکتۆرە باسی ئەو خانمانەت کرد کە مێژوێکی خێزانیان هەیەواتە لە خێزانەکە دایکی بێ یا پورەکانی کەسێکی نزیکی شێرپەنجەی مەمکیان هەبووە ئایا ئەوان لە چ تەمەنێکەوە باشترە کە پشکنین بکەن
یان بێگومان نەزانین کە ئەوان پێویستەکە زووتر پشکنین بکەنەوە لە کەسێکی ئاسایی کە تۆ ڕێنمایی کرد لە دوای 35 پێویستە ئەوش بەپی کەسەکە ئەگۆڕێ بۆ نمونە چەند کەس لە خێزانەکە هەیەی ئا لە تەمەنی چەندە ئەو کەسە نزیکانی توش بوون ئایا کەسە دەرەجەیەکەکانە یان کەسی دەرەجە دوویەکانە لەوانەیە خانمەکە خۆی نەتوانێت ئەمانە هەمووی جیا بکاتەوە لەبەر ئەوە باشترە خۆی لە پێشترا ئەوترا 10 ساڵ پێش تەمەنی ئەو کەسەی کە توش بووە بۆ نمونە ئەگەر پوری دایکی لە 35 ساڵیا توش بۆ ئەم باشترە لە 25 دەست بە فەحس بکات بەڵام وەکو وتمان هیچ حساباتێکی هیچ بەڵێ لە مەمکان لەبەر ئەوەی هەموو شتەکان گۆڕاوە لەبەرەوە وەکو وتمان لە 35ەوە ئەگەر کەس و کاری زۆرتر هەیە بوو ئێمە لە دوای 25ەوە حەزەکەین پشکنینی بکات باشترە وەک لەوەی کە تووشی حاڵەتەکە بێ و پێش بکەی و هەستی پێنەکە بەڵێ بێگومان چارەسەری پێشوە خەتێکێکە لە هەرە ڕێگە باشەکانی چارەسەرکردن بۆ ئەوەی کە زووتر دەستنیشان بکرێت پێشوی بڵاو بێتەوە دکتۆرە ئێوە کاتێکە نەخۆشیی تەلاتان پشکنینی بێگومان کلینیکی بۆکەن بەدەست پشکنین بۆ خانمەکە کرێ کە بزانانی هەر گرەیەکە هەنە شتێکی ئاسایی ئێوە بیدۆزنەوە دوای ئەمە ئەگەر خانمەکە گرەیەکی هەبێ یاخود شتێکی تری هەبێ چ پشکنینێکی تر ئەکرێت بۆ خانمەکان بەڵێکیان ئێمە زۆربەی جار بە پشکنینی دەستی ئەتوانین کە نیسبەیەکی لە 60 بۆ 70 فکرێکمان هەبێت کە ئایا ئەم گرەیە ئەم ناڕەحەتیە چییە بۆ نمونە کیس بێت وازەحا ئیلتیهاب بوونی هەوکردنی مەمکەکە بێت هەستی پێکرێ خوا نەخواستە گرەی ژێرپەنجەی و گرەی نەخۆشی بێ هەستی پێکرێ لەبەرەوە ئێمە بەپێی تەمەنەکە و بەپێی حاڵەتی پشکنینەکەی خۆمان قەراری لێین بە تایبەتی لە گەنجە یەکەم خطوە ئەینێرین باسۆنەرێکمان هەبێ بۆی فەحسێک بێ بزانین تەکید ئەمە شلەیە ئاوا یاخود تەکید ئەمە گرەی گۆشتیە دوای ئەوە بەپێی تەمەنی کەسەکە قەرار ئەیرێ ئەگەر تەمەنی 40 ساڵ و تأکید بین کە گرێکە خوا نەخواستە گرەیەکی باش نییە تأکید ئەشعەی مەمۆگرافی بۆ بکەین جاری وا هەیە بۆش یەکلایی نابینەوە بۆ نمونە مەمکەکە چڕە دەرناکەوێت گرێکە جوانتیە یان خوا نەخواستە بوونی چەند گرێک هەیە لەبەرەوە جاری وایە دوای ئەوەش ئەچین بۆ پشکنینی موگناتیسی یعنی ئەشعەی ئێمارایان تەنووری ئیتر دوای ئەوە جاری وا زۆربەی ئەخیر جار کە قەراری لێرێ بوونی وەرگرتنی نمونەیە لە گرێکە وەرگرتنی نمونە لە گرێکان ڕەنگە ئەمە حاڵتە بێت کە کاتی خانمێک ئەوەی پێوتەکە پێویستی بۆ پشکنینەیە زۆر بترسێ و هەم لەوە بترسێکە پشکنینەکە ڕەنگە ئازاری هەبێ ناڕەحەت بێ و لەگەڵەوەشە لە دەرئەنجامەکەی بترسێ ئەمەرجە هەر کاتێ ئێوە پێویستان بە بۆ پشکنینە بۆ ئەمە ئاماژە بەوەی کە نەخۆشێکی خراپە و ئایا ئەو ناڕەحەتی و ئازاری ئەو پشکنینە ئەو نەزۆرەکە خانمەکە وا بکاکە نەچێ بەدەم پشکنینەکەی و پشتگوێ بخات وەکو بوونی ئازار هیچ هەستێکی نابێ لەوانەیە هەستێکی کەمی هەبێت چونکە ئەمە بەنجێکی مۆزوعی بۆ ئەکرێ بەتەکیید زۆر کەم لەوانەیە ئەگەر ئازارەکەی لە سایدا ئەگەر بڵێ لەدا یەک یان دووی باتێ زیاتر ترسەکەیە بەتەکیید ئێمە کە ئەڵێن پێویستەکان نمونەی لێوەرگرین زۆربەی زۆری خانمەکان ترسێکی زۆر وا ئەزانن ئێمە یەکسەر یعنی بۆ نەخۆشی خراپ وەریەگرین نەخێر ئەمە قانونە لە مەمکە لە زۆربەی کتێبەکان لە زۆربەی وڵاتان هەر گرێک بوونی هەبێت لە مەمکە تأکید نەبی کە ئەم گرێ شلەیە پێویست دەکات ئیجباریە باشترە کە نمونەی لێوەربگیرێ ئێمە هەنێ حاڵەتێ خۆمان نمونەی لێوەرناگرین چونکە شتەکان زۆر وازەحەکە گرێکە گرێکی خراپ نییە گرێکی شێرپەنجەیی نییە بەڵام هەموو گرێک نمونەی لێوەرگیرێ باشترە بەڵێ بەتەکید شەرت نییە ئێمە کە پێی ئەڵێن نمونەت لێوەرەگرین ئەمە نیشانەی ئەوە نییە کە ئێمە پێی ئەڵێن ئەمە نەخۆشی خراپ بەڵێ و ئەگەر هەرچ نەخۆشێکش بێ بێگومان وەکو باسمان کرد پشکنینی پێشوە خدواکە کە چار دەست نیشانکردنی زووتر و ئاکا کە ڕێگەکانی چارەسەر زۆر ئاسانتر بێ بۆ نەخۆشەکە وەک لەوەی کە دوای بخات و مەجبور بێ لە دوای چەند مانێک یاخود ساڵێکی تراوانەیە کە ڕەنگە و کاتە چارەسەرکی زۆر قورس بە کارگەری لەسەر ژیانی بکە بەتەکید ئێمە زۆر تأکید جەخت لەسەر ئەوە ئەکەینەوە کە پشکنینی پێشوەختەی ئەنجام بیرێ چونکە بەداخەوە لە ژێرپەنجەی مەم کاشتێک نییە بڵێن با خانمەکان بیکەن بۆی توش نەبن بەڵام یعنی هەموو کەسێک معرەزە بۆ توش بوون هەموو خانمێک معرەزە بۆ توش بوون زۆربەی جار ئەگەر هیچ
ئەو سەبەبا هۆکارانەشی نەبێت کە باسمان کرد هەمووی معارەزە بۆ توش بوون لەبەرەوە ئێمە باشترین خطوە باشترین خۆپاراستن ئەوەیە کە پشکنینی پێشوەختەیی بکرێ چونکە ئەگەر ئێمە بەپێ پشکنینی پێشوەختەیی بەبێ ئەوی خانمەکە خۆی بەهەست بەبوونی هیچ گرێککە ئێمە نەخۆشیێک لە خانمەکە بدۆزینەوە چارەسەرکردنەکانی زۆر ئاسانتر ئەبێ بۆ نمونە زۆربەی جار بەس بە تەنها لابردنی ئەو شوێنە زۆربەی جار گرێش دروست نەبووە بەلابردن و پاکردنەوەی ئەو منتیقەیە خانمەکە نەجاتی ئەبێ یعنی لە وەرگرتنی عیلاجی کیمیایی لە بڕینەوەی مەمکەکە لە خطوەی ئەمەلیاتی قورستر نەجاتی ئەبێ ئێمە زۆربەی زۆری خانمەکان کەیان بەداخەوە بدایەت ئەڵێن 3 ڕۆژە هەفتەیە کە هەست بەگرێ کاکەین بەڵام بەداخەوە زۆربەیان کە هەستیان پێ کردووە ساڵ و نیو زیاتر لە ماڵەوە پشتگوێ هەتا نیشانێکی بۆ دروست نەکا بۆ نمونە سێرەکەی ئازارێکی زۆری بۆ دروست دەکات شکلی مەمکەکە زۆر تێگەچێ سێرەکەی بنباڵی گرێ دروست ئەکا ئەنجا کە قەلەقێکی زۆری بۆ دروست دەکات دوای ئەوەیەت بەداخەوە دوای ئەوەش هەر عیلاج هەیە هەر چارەسەر هەیە بەڵام تەکید قورسترە وەک لەوەی کە لە دەرەجەیەکی 0 یان 1 کات تەشخیص بکرێ وەک لەوەی دەرەجەی 3 بەیان 4 بەڵێ بۆ بێگومان دکتۆرە کاتێک کە خانمێک نەخۆشیکی ئەبێ یاخود گرێک لەونکی خۆیان دۆزێتەوە ئازاری نییە یاخود نیشانێکی لەگەڵانەیە وەکو پێشتر باسی نیشانەکەمان کرد ئەمە ئاماژە نییە بۆی کە ئەمە شتێکی ئاسایی بێ یاخود گرێکە دڵنیابی کە لەوی شێرپەنجە نیە چونکە پێویست ناکە هەموو نیشانەکان پێکەوە بن بوونی ئازاریان نەبوونی ئازاریش زۆر ئاماژەیەکی تاوەتی نییە بۆ ئەوەی کە خانمەکە دڵنیا بێتەوە دکتۆرە باسی دواتر لە ڕێگەکانی خۆپارێزێکین بەڵام پێش ئەویستم پرسیاری ئەوە بکەم خانمێک کە هیچ مێژوێکی خێزانەکەی نییە کە شێرپەنجەی مەمکی هەبێ لە دوای تەمەنی 35 ساڵی سەردانی ئێواکات کاتی ئەو پشکنین دەستی بۆکەن و لە پشکنینەکە هیچ گرەیەک یا هیچ شتێکی ئەسایی نادۆزنەوە لە مەمکەکە ئەم خانمە پێویست ئەکات پشکنینی ترکاوەکو سۆنە کە باسەکرد یا مامۆگرافی یاخود تەنها بە پشکنینی لای پزیشکەکە ئەتوانن دڵنیایی بنێ زۆربەی جار بەپێی نوعەتی کەسەکە ئەگۆڕێ بۆ نمونە خانمێک هەیە لە 35 ساڵایە لە خوار 30 ساڵیەوە سکی کردووە مناڵی بووە شیردانی سروشتی هەبووە هیچ چارەسەرێکی بەکار نەهێناوە لە مێژووی خێزانی نییە لە کاتی فەحسا لە کاتی پشکنینی دەستیە کلینیکیا سێرەکەی یعنی بە فەحس ئەتوانرێ هەموو مەمکەکە هەست پێ بکرێ تاقول هەستی پێکرێ زۆربەی جار لە خانمێکی گەنجە مەگەر خۆی حەسکا زۆربەی جار ئێماڵی نەخێر پێویست بە هیچ پشکنینێکی تر ناکە بەڵام خانمێکی تریەت بۆ نمونە ئەم هۆکارانەی هەبوو کە باسمان کرد بۆ نمونە نوعەتی سنەکە سێرەکی گرۆییە زۆربەی جار بەدەست زۆر جوان واسەح جیانە ڕەنگە ئەوانەی کە کێشیان زۆرە خۆت سنیان گەورەتر بێ لە خانمێکی ئاسایی قورستر بێت دەست نیشانکردنی ناتوانین بە پێی وەزن ئەوە دیاریکەین تەکید ئەگەر خانمێک قەڵەوتر بێ توانرێت سنی گەورەتر بێ و بڵێ بۆ گرەیەکی قوڵ هەستی پێ ناکرێ بەڵام بەوەش نیە ئەمە خانممان هەیە یعنی بە پێی نوعەتی جسمەکە خۆڵ ئەگۆڕێ لەبەرەوە ئێمە دوای پشکنینەکە قەراری لێرە بەڵێ زۆر خانمیشمان هەیە تەنها بە پشکنینێک کچێکی گەنج 25 ساڵیت بەست ئێوێت تەکید کاتەوە بەڵێ بە پشکنینی دەستی ئەتوانرێ زۆربەی جار بەڵێ دکتۆرە دوای ئەوەی کە ئەم قۆناغە تێپەڕێنێ و بە خۆشحاڵە خانمەکە تەندروست و گرفتێکی نییە ئایا پێویستەکە دوای چەند ساڵ دووبارە پشکنین بکاتەوانێ وەکو پشکنینی خۆی لە ماڵەوە ئەتوانرێت خۆی مانگی جارێک پێشتر هەمووە ئەوتراکە مانگی جارێک بە تایبەتی دوای سووری ماگانە پشکنینی خۆی بۆ خۆی ئەنجام بێت بەس ئەگەر هەستت کرد خانمەکە قەلەقی بۆ دروست ئەبێت چونکە ئەو یەک مشکلەی هەیە ئەوەیە کە هەستێکی کە ماگانە پشکنین بۆ خۆیەکە قەلەقی دروست ئەکا ئێمەش نامانەوێت قەلەق و سترێسی بۆ خانمان زیاد بکەین لەبەر ئەوە ئەگەر هەر نەشتوانێ مانگی جارێک هیچ نەبێت 2 مانگ 3 مانگ جارێ لە ماڵە خۆی بیکە 6 مانگ جارێ پشکنینی پزیشکی بکرێت و بۆ نسبەتی بوونی ئەشی ئەو مامۆگرافی ئەوە ئێستا هیچ مشکلەیەکی نەبێ خانمەکە 2 ساڵ جارێک ئەبێت بەڵام بە پێی مەجموعەیەک حسابات هەیە بۆ نمونە وەکوتمان هۆکارەکانی زیاتر بێت ئەو کاتێ مەجاری وایە بینەکە کەمەکەینەوە بۆ ساڵی جارێک پشکنینی مامۆگرافی بۆ بەڵێ دکتۆرە گەر بە کورتی ڕێگەکانمان پێ بڵێ کە یەکێک بتوانێت خۆی بپارێزێت لە توشبوون بە شێرپەنجە بێگومان زین زۆربەی جۆرەکان شتێکی تایبەتی نییە کە بتوانین خۆ پارێزی بەڵام ئەو شێوازی ژیانە منمان بۆ باس بکەی کە
بتوانێت کەمتر خانمەکە تووشی مەترسی توش بوون ببێت. بەڵێکان لە پێش هەمویانەوە پشکنینی پێشوەختەیی زۆر گرنگە، دوای ئەوە بوونی ژیانێکی تەندروست واتە خواردنێکی تەندروست بە تایبەتی دوورکەوتنەوە لە خواردنی لە قوتونراوەکان و معلەباتەکان، دابەزینی کێش بۆ ئەو خانمانێک کە کێشیان زۆرە، وەرزشکردن بە پێی توانە نیو سەعات بۆ سەعاتێک یان ئەگەر زیاتریش بتوانێت هیچ نەبێت لە هەفتەیەکە ڕۆشتنێکی پێی ئەتیادیش بێت هەر ئەبێت و ئەگەر بە تایبەتی لەو خانمانەی کە زەواجیان کردووە و توانایی مناڵبوونیان هەیە، ینی ئێمە لەگەڵ ئەویانین بدوا بخرێ بۆ دوای 35 ساڵ تەمان بە پێی زروفی خۆی ئەگۆڕێ، بەڵام ئەو کەسانێک کە توانیان هەیە باشترە لە تەمەنێکی خوارسی و بە تایبەتی لە خوار 35 ساڵ یەکەم شیردانی سروشتیان هەبێ وەک لەوەی کە لە دوای تەمەنی 35 ساڵیەوە بێ. بەڵێ زۆر سپاس دکتۆرە بۆ ڕێنماییەکانت.